بە سەرپەرشتی بەشی چالاکی قوتابخانەکان لە پەروەردەی ناوەندی هەولێر پیشانگایەکی وێنە کێشان و کاری دەستی بۆ قوتابیانی قۆناغی 1 تا 6 بنەڕەتی بۆ 110 قوتابخانەی بنەڕەتی کراوەتەوە. دیارە گرنگی ئەم پیشانگایانە گرنگیدانە بە بەهرەی قوتابی و هەوڵدانە بۆ زیاتر گەشەکردنیان، ئەوەی لە توانایاندایە، ئەوەی هەستی پێدەکەن، ئەو بەهرە و توانایەکەوە هەیتیان دەرفەتیان بۆ دەڕەخسێنین بۆی بتوانن دەری بڕن، بۆی بتوانن پەرەی پێ بدەن. ئێمە لە پەروەردەی ناوەند ساڵانە کۆمەڵێک پیشانگا و چالاکی و کاری دەستی بۆ قوتابیان فراهم دەکەین بۆی بتوانین هەموو ئەو قوتابیانەی ئارەزووی وێنە کێشان کاری دەستی بەهرەیان هەیە پەرەیان پێ بدەن، گەشەیان پێ بدەین، هەڵیان بۆ بڕەخسێنین بۆی بتوانین حەز و ئارەزوو توانەکانیان پێشکەش بە هەمولایە بکەن. سوپاس بۆیەوە. ئێوەکو ساڵاتی قوتابخانەکە کە ساڵانە پێشەنگای بەخشنامەی سەردیواری یاخود پێشەنگای وێنەی دەکەنەوە لە سەرجەم قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکان و باخچەی منداڵان مەبەست و ئامانجی تایبەتیمان هەیە. زیاتر دەمانەوێت دەرخستنی توانە و بەهرەی قوتابیان بە دیار بێخین. زۆر قوتابی هەیە بەهرەیەکی بەهرەی شارەوەیە، بەهرە شارەکانیان بە دیار بێخین. لە هەمان کات دەکا بەشداری پێشەنگایەکان دەکەن کار و چالاکیەکانی قوتابخانەکان یەکدیگی دەبینی، ئاشنایەتی لە نێوانیان دروست دەبی، کار و زیاتر بەهرە و توانایەکانشان کەسانی تریش دەبینی. دەبتە داهاتوە لە بۆ ئایندەیەکی نزیک کە هونەرمەندێکی سەرکەوتوو لێهاتوو لێ دەربچی بێ ئەمە زیاتر بابرێن گرنگی بە توانایەکان دەن لە هەمان کە هەڵسەنگاندیشە لە قوتابخانەکان هەتا چەند تامەزۆی گرنگی تامەزۆ جۆش خڕۆشن کە گرنگی بە وانەی هونەری بدەن لە قوتابخانەکانیاندا. ئەوەش دەبێتە هۆی زیاتر پێشخستنی هونەری بە شێوەیەکی گشتی و هونەری شێوەکاری بابرێن ڕسم و بوارەکان کە دەبتە هۆی ئەوەی زیاتر قوتابخانەکان بەرەو پێش بچن لە بواری هونەریەوە. بەخێر بێن ئەی میوانان ئێوەن تاجی سەرمان، بەخێر بێن ئەی میوانان ئێوەن تاجی سەرمان، ڕووناکیت بەخشی پێمان بوونە چرا بۆ ڕێمان، ڕووناکیت بەخشی پێمان بوونە چرا بۆ ڕێمان، بەخێر بێن ئەی میوانان ئێوە، بەخێر بێن ئەی میوانان دڵخۆشین بە ئێوە، ژیان دخۆنە بە ئێوە، چەند دڵخۆشین بە ئێوە، ژیان جوانە بە ئێوە، مامۆستامان ڕابەرە هەر بە خۆی تاجی سەرە، مامۆستامان ڕابەرە هەر بە خۆی تاجی سەرە، بەخێر بێن ئەی میوانان، بەخێر بێن ئەی میوانان. من ناوم دیە سۆرانە، لە قوتابخانەی گۆڤندەوە هاتووم، بەژاریم لە چالاکی هونەر کردووە و 8 ڕسمم دروست کردووە. هیوادارم هەموو ساڵێک ئەو پێشانگایانە بکرێتەوە بۆ هاندانی هەمومان. هیوادارم هەموو ساڵێک وەکو ئەم ساڵ پێشانگای زیاتر بکرێتەوە، قوتابیان بەهرەی خۆیان پیشان بدەن، هیوادارم ڕسمی جوانتریش بکەن، وێنەی ڕەنگاوڕەنگی جوانتریش، هەروەها منیش حەزم لە وێنەی ڕەشە، وەکو ڕەساسی بە قەڵەمی ڕەساس حەزم لێتە، بەڵام لەوانەشە جوانتر بێت کەەوە بە ڕەنگاوڕەنگش بیکەیت، هەموو بەهرەکانی خۆتان پیشان بدەن و هیوادارم هەموو ساڵێکیش ڕسمی جوانتر بکەن و وێنە جوانتر بکێشن. زۆر سوپاس مامۆستا فاتن دەکەم. ئێستا دەتوانم ڕسمەکان پێتان بڵێم چیە. ئەوە ڕسمی دانەرە، قەتیش لە بیری ناکەین. ئەوە ڕسمی گەنجەکانمانە کە ڕۆیشتن، دڵنیاشین کە هەڵەیان کرد کە کوردستانیان بەجێهێشت. ئەوەش ڕسمی قەڵاتە، ئەوەش ڕسمی بەفرێکە، ئەوەش ڕسمی منارەیە. سڵاو، من مەنەسە شێرزاد لە قوتابخانەی گۆڤندەوە هاتووم. ئەوە بازێ نەورۆزەکە، ئینشاڵڵا ئەو ساڵەمان بەخۆشی دەڕوات لە نەورۆز.
خستنەوە پێشانگایە و ساڵانە کە دووبارە دەبێتەوە و لە قوتابخانەی لازانەوەش هاتووم چەند ڕسمێکمان دروست کردووە خۆم و لەگەڵ هاوڕێکانم هاوپۆلەکان و ئەمە ڕسمێکی ناورۆزە کە لە چینە لە سەفرەنەوە و جەوێکی خۆش هەڵبژێرن و شای ئاگرکان کردوتەوە و ئەمەش قوتابخانەیە کە فێری زانست و زانیاریمان دەکا بۆ دواڕۆژ و هیواداران ئەو پێشانگای ساڵم لە دووبارە ببێتەوە بۆ ئەوەی قوتابیەکانم بەوە پێش بچن. سپاس. من مامۆستاکەم ئێمە هیناوە بۆ ئێرەوە حەز دەکەم شتێک بڵێم دەربارە قوتابخانەکەم سەرکەش خوێندنگەمانە لەژێر ئایندەمانە بۆ ئێمە وەک چرایە وەک دایک و باوک وایە لێرە فێری ڕێز دەبین کارامەوە بەهێز دەبین بە هەوڵ و تێکشانمان جوانی دەکەین وڵاتمان شانازیەکە لێرە نەزانی لەناو دەبین سەرکەش خوێندنگەمانە لە ئایندەمانە بۆ ئێمە وەک چرایە وەک دایک و باوک وایە لێرە فێری ڕێز دەبین کارامەوە بەهێز دەبین بە هەوڵ و تێکشانمان جوانی دەکەین وڵاتمان. بەشداریم کردووە لە قوتابخانەی سەرکەش وەکو ئەیبینن ئەم زەقفەیەم کردووە و لەگەڵ ئەو کچەش دانەریشم کردووە کە بە ئاو خنکاوە لە لافاوەکە. قوتابیەکانم هێناوە ئەمڕۆ بەشداریمان کردێ لە چالاکی قوتابخانەی هەموو ساڵێ کە بەشداری دەکەن ئەو قوتابیانم ئەو وێنەیان کێشاوە لە تعبیری لە زۆر شتەکان دەکە وەکو زەخرەفا وەکو دانەری جوانەمەرگ قوتابیەکانم زۆر بەهرەمەندن و زۆر ئیشەکانیان جوانە و من شانازیان پێوە دەکەم زۆر پێخۆشحاڵ بووم زۆر سپاستان دەکەم. دێنە سەر وێنەکان سەرتا وێنەیەکی ڕوخساری تێکسوویە دواترش دێنە سەر وێنەیەکی ئەسب کە بە ڕەنگ نەکراوە تەنها بە ڕەش سپی کراوە ئەوەش ڕەنگێکی تێکەڵە بە تێکەڵی درسمان کردووە ئەوش باس لە کریسمس دەکا ئەوەش بەفرە بە شێوەی بەفرە بە کلێنکس کردومانە ئەوەش مەلائیدس بەدلیسە ئەوەش دارێکی بە گوڵی ئەنداز ئەوە گوڵی دەستکرد کردومانە ئەوەش شێوەی ڕسمێکە کە بە ئەندازیار دروستکراوە. ساڵانە بەشداری پێشانگایەکی هونەری ئەوها بۆ شێوەیە دەکەنەوەی تواناکان و بەهرەکانی هەموو قوتابیان بەدیار بێخینەوە پێشانگایە. من ئیناس ئاباس پۆلی شەشەمی ئەلف لە قوتابخانەی هەڵۆی بنەڕەتی هاتوومە بۆ ئەو پێشانگایە سەرەتا بە ڕسمی باس لە وێنەکان بکەین ئەمە وێنەی تەنەکە خۆڵێکە کە لە بەر دوکانەکانە ئەوەشان ڕسمیشە خوداخێکە کە ئاو دێتە خوارە وەکو ڕووبارێک ئەمەشیان دوو قوتابی کچ و کوڕێکە کتێب دەخوێندنەوە ئەمەشیان کچێکە کە ئاڵای کوردستانی لەسەرشانە ئەمەشیان ڕۆژی نەورۆزە ئەمەشیان دوو دۆلفینە کە لە ناو ئاوەکە سەری خۆیان هێناوەتە دەرەوە ئەمەشیان کارگەیەکە و ئەمەشیان دوو چۆلەگەیە کە سەرەکانیان هێناوەتە بەریەک. ڕۆژی مامۆستایان بوو مامۆستاکانمان فێری ئەوەیان کردین کە چۆن وێنە بکێشین و کە چۆن بابەتەکان تێبگەین دەربارەی ئەو وێنانەی ئێستاش کە لێرێن مامۆستای عەزیز مامۆستاهیان مامۆستاوانەی پێشانداین و وتی ئەگەیەوە دروستکەن لەوانەیە ئێمە بە باشترین قوتابخانە هەڵبژێرین ئەو ڕسمەی دەربارەی میوە مامۆستا میوەشە تایبەتمەندێکی خۆی و ڕەنگ و جیاوازی خۆیان هەیە هەر یەکە و شتێک تایبەتمەندی خۆیان هەیە و ئەم ڕسمەش مامۆستا ڕسمی سروشتی کوردستانە و کوردستانی نیشتیمانی ئێمەش کورد و هەر کوردستانین ڕسمی ئەم پشیلەیەش ماسە دەکاتە باشترین ئەوە دڵسۆزی گیانەوەرەکان کە ئێمە دەیانپارێزین و دەبێت تایبەتمەندی خۆیان هەبێت بەرامبەر ئێمە و ئێمەش ئان بەخێ بکەین و یاخود بیان پارێزین لە هەموو دەوری نەخۆشیەک ئەم ڕسمەشیان دەربارەی ئەم ساڵەکە لە کوردستان بەفرێکی زۆر خۆش و زۆر جوانباری کە هەموو کوردستانی بە جوانترین شێوەی سپی ڕەنگی سپی داپۆشی بوو. دوایی ئەم ڕسمەی قوتابخانە بەستنی ماسک پابەندبوون و خۆپارێزی ئیلزامیە یعنی هەر کەسە پابەندبوونێک بە ماسکی خۆیە ئەگە ماسک لەدەم بکەین ئەوە باشترین خۆپارێزیە لە هەموو دەرد و بەڵایەک خاستن لەو کۆڕۆنایە
ئەم بابەتەش جوزەڵەکان زۆر باشن ماساگەر ئێمە دەبێت زۆر جوان بیان پارێزن ئەگەر نیان پارێزن ماسەلانی ئەگەر هەیە زۆر زیان لە بۆ ئێمە بگەێنێت و هەم ئێمەش لانێ زیان بۆوان نابێ بگەین چکەوان زۆر لۆ ئێمە بۆ ئێمە باشن ئێمەش بۆوان دەبێ باش بین. بابەتی ئەم لافاوە لافاوی ئەو کوردستانەیە لە کوردستاندا لافایەکی زۆر باری بوو ماسە بارانەکە زۆر بوو کە نیوەی کوردستانیدا پۆشی بوو بۆ ماوە و چەندین ماڵ و خزمەتگوزاران تێک چوو بوو تێکشکا بوو زۆربەی خەڵک پێ مردبوو یاخود پێ نەخۆش کەوتبوو. بابەتی ئەم نەخشە سازێش ماسە چەندین کاری دەستیە زۆربەی ماوساکان کاری دەستی ناتوان بڵێنە قوتابیەکان بکات بەڵام ئێمە کردمان و خۆمان سەپان بەوەی کە دەستخۆتی خۆمان و پێشانی هەموو خەڵکێکدا لە قوتابخانەی هەڵوێستی بنەڕەتی بەشداریم کردووە هیوادارم بەم هەژوێنەیە ئێمە سەرکەوتوو بین هیوادارم هەموو قوتابیەکان لەم هەموو ساڵی لەم پرۆژانە بەشداری بکەن. هەموو ساڵێک بەشداری لە پێشانگایە دەکەین بەهرەی قوتابیەکان بە دەردێخین هیوادارم بە دڵتان بیتن ئەوە شوێنەکانە قوتابیە بەهرەمەندەکان بە دیار دێخین و هیوادارم زیاتر پەرەیان پێ بدەن و پێشانگای تایبەتیشان لۆ بکەنەوە چونکە زۆر قوتابی بەهرەمەندمان هەیە. هیوادارم هەموو ساڵێک پێشانگایە پێشکەوێتووە ئەو ڕسمان کردووە ئەوە کار دەستێکە کە هەنگ شیلەی گوڵ دەخوات و ئەوەش پردی دەلالە و ئەوەش باز لە نەورۆز دەکات و هیوادارم هەموو ساڵێ بەژاری ئەم ساڵێکی بکەم هیوادارم قوتابی و خۆشم سەرکەوتوو دەبین. ڕسمەکەی من ڕۆژی ئاڵایە یا لەو چالەکەی بەشدارم کردیە و ئەوەش ڕسمەکانمە ئەوەیان خانیە کە باز دەکاتن ئەگەر لە هەر چێتەیەکی بیار خانی خۆت دەبیتە کە لەی تێدا بشی. زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ بەشداریمان کرد لەو پێشەنگایە لە بۆ قۆناغی بنەڕەتیەکان پێشەنگاکەمان لەسەر شوێنەوارە دێرینەکانی کوردستان بوو و حەزمان کرد زیاتر پێشانی دێن ئەو شوێنەوارە دێرینانی کوردستان. هیوادارم سەرکەوتوو بوون و شتەکانیش زۆر جوان بوون هەندێک کەم و کورتی هەبوو بەس ئەو شتانە شەر دەبێتن زۆر جوان بوون دەستخۆشی لەر هەمویان دەکەم. زۆر سپاس.